هەڵێز دەربڕینە دەربارەی ئەو هێرشانێکەوە فەرەکە لەسەر هێرشەکانی گەریلا بگرێتی لە ماوەی دواییە کە لە ماوەی تەنها 10 ڕۆژە 16 گەریلا شەهید کەوتون بەهۆی ئەو هێرشانەوە. وەجگە لەوەش هەڵوێستێکی ترمان سەبارەت بەوەیە کەوە ئەو گیراوانەی بادینان کەوە لەسەر ئازادی ڕادەربڕین خراونەتە زیندانەوە و بە تۆمەتی سیخڕیکردن کە بێ ئەوەی تۆمەتێکی ڕاست و ڕەوان بێ لەسەریان دەستیان کردەوە بە مانگرتن لەبەرەوەی ئەو تۆمەتانە لەسەران ڕاست نییەوە هەرواز ئەشکەنجە ئەکرێن لە زیندانە. ئێمە ئەم ڕێپەیوانەمان ڕێکخستەوە بۆ دەربڕین ئەو هەڵوێستەمان. کوردانی هەر چوار پارچەی کوردستان و دەرەوەی وڵات لە سیاسەت و هەنگاوەکانی پەدەکە تووشی سەرسوورمان بوون. ئیدانە و شەرمەزاری دەکەین. لەلایەک هێرشی سەر گەریلا دەکەن و لەلایەک تر بە سیخوڕی پێشەنگانی ئیزیدی شەهید دەکەن. لە مەخموور هەواڵی سیخوڕی دەدەن و هاوڵاتی مەدەنی شەهید دەکەن و پێنجوێن و لە ناوچە سنووریەکان بردومان دەکرێن. هاو کاتێران دەستی بە هێرش بوو بردومان کردووە. بەڵام پەدەکە و بەرپرسانی حکومەت نقەیان لێوە نایەت و بەم بێدەنگە پشتگیری داگیرکەران دەکەن. لە ڕاستیدا هاوبەش و شەریکی داگیرکەرانن. هەر هاوڵاتێکی هەرێمیش داوای مافی خۆی بکات هاوشێوەی ڕژێمەکەی ئەردوەخان دەیان خەنە زیندانە و بە سیخوڕ تۆمەتباریان دەکەن. باڵاترین و زیندوترین نمونەش سزادراوانی بادینانن. ئەوانەی تەنها داوای مافی ژیانێکی دیموکراسیان کردووە. بەڵام لە زیندان توندکراون و ئێساش دەستیان بە مانگرتنی تامردن کردووە. ڕۆژی 26 تەمووز لە گوندی بێخەمەی شاردەی خەلیفانی سەر بە پارێزگای هەولێر لە کاتێکدا سێ گەریلا بەو سنوورەدا تێبەر دەبوون. لەلایەن هێزێکی پەدەکەوە و گامارۆ دراون و هێرشیان کرایە سەر. دواتر هیچ زانیاریەک لەسەر چارەنووسیان ئاشکرا نەبوو. هەروەها لە زەندۆرە بەهۆی جموجۆڵ و پێشڕەویەکانی پەدەکەوە 7 گەریلا شەهید بوون. دوایین جاریش لە سنووری خەلیفانی سەر بە سۆران هەموو خەڵک ئاگادارە کە 10 کیلۆمەتر لە باکووری کوردستانەوە دوورە. پەدەکە دەستی سوپای داگیرکەری تورکی گرتووە و لەو ناوچانە جێگیریان دەکات و هەروەها هێرش دەگەنە سەر گەریلا و شەهیدیان دەکەن. کاتێک هەپەکە داوای ڕوونکردنەوە لە پەدەکە دەکات لەبارەی چارەنووسی گەریلاکان پەدەکە وەک وتەبێژی دەوڵەتی تورک هەروەها وەڵام دەداتەوە گەریلاکانی پەکەکە چی دەکەن لە خەلیفان و چ کارێکیان لەوێ هەیە. بەم وەڵامەیان سەلماندیان کە ئەو 7 گەریلای ئەوان شەهیدیان کردوون.